شوێن پەنجە باس لە یەکێک لە هەنگاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ قەدەغەکردنی چەکی بێمۆڵەت دەکات کە زۆر جار ئەنجامدانی تاوانەکان بەو چەک و ئالەتە تیژبڕانە ئەنجام دەدرێت. ئەم چەکانە بە هەموو جۆرەکانیەوە زۆر جاریش لە دەستی بەشێک لە هاوڵاتیان دەبیندرێت پێ ئەوەی هەست بە بەرپرسیارەتی و مەترسیەکانی بکەن، هەڵی دەگەڕن و بەکاری دێنن. بەربڵاوی ئەو چەکانەوەی کرد ژمارەیەک تاوانی کوشتن و تاوانە جۆراوجۆرەکان و هەڕەشە زیاد بکات. ئەمەش وای کرد حکوومەتی هەرێمی کوردستان و لەسەر ڕاستپاردەی سەرۆکی حکوومەت سنوورێک بۆ ئەو چەکوالەتە قەدەغەکراوانە دابنرێت. وەزارەتی ناوخۆ دوای و ڕاستپاردەیە بڕیاری دەست بەسەرداگرتنی ئەو چەکانەی لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان دەرکرد. لە هەموو هەرێمی کوردستان ئەم بڕیارە چوە بواری جێبەجێکردن. باشێوەیەکی مەیدانی هەڵمەتی چڕی پشکنین و داخستنی بازاڕەکانی چەک ئەنجامدرا. ئەو هەڵمەتانە لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان دەستیان پێکرد. هێزەکانی ناوخۆ ڕای دەگەێنن کە زۆربەی تاوانەکان بە چەکی بێمۆڵەت ئەنجام دەدرێت، بۆیە بە چڕی هەڵمەتی دەست بەسەرداگرتنی بۆ ئەنجام دەدەن. دەچین بۆ پارێزگای سلێمانی و لەگەڵ هێزەکانی ناوخۆ بە دۆداچوون بۆ بابەتە دەکەین. سەبارەت بە هەنگاوەکانی حکوومەت لە کابینینەوە بڕیارەکانی وەزارەتی ناوخۆ بۆ کەمکردنەوەی تاوان و سنووردارکردنی چەک و بنبڕکردنی چەکی بێمۆڵەت بۆ مەبەستە دەچینە بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای سلێمانی. لێرە گوتەبێژی پۆلیس باس لە ڕێکار و چۆنێتی تۆمارکردنی چەک لە بنکەکانی پۆلیس دەکات و مەترسی و چەکەش بەدەست خەڵکەوە دەخاتە ڕوو. چەک هۆکاری سەرەکیە لە تاوانەکانە، چونکە ئەو کەسەی کە شەڕەکە ئەگات ئەگەر هەڵگری ئەو چەکە نەبێ، ئەو کلاشکۆفە نەبێ، ئەو دەمانچەی نەبێ، ڕەنگە تاوانەکان بە جۆرێکی تر بشکێتەوە، برینداربوون هەبێ بە چاگە بێتەوە. بەڵام چەک کە لەدەست کە بەکار هات ڕەنگە کەسی تاوان لێکرا و گیان لەدەست بات. تا گەیاندنی بۆ نەخۆشخانە هەندێک کەس کە برینداری چەک بوون ماوە، بەڵام لە پاش گەیاندنی بۆ نەخۆشخانە گیان لەدەستدا. بۆیە هۆکاری سەرەکی لە تاوانەکانە چەکە. کە بڕیاری داماڵینی چەکەکە گەشتە پارێزگاکانی هەرێمی کوردستان تۆزێک ناوازح بوو. بۆیە وەزارەتی ناوخۆ کۆبوونەوەیەکی ڕێخست بۆ بەشی یاسایی هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان لەگەڵ وتەبێژەکانە. ئێمە لەو کۆبوونەیە کە جەنابی دکتۆر هێمن ئامادە بوو لەگەڵ بەڕێز لیوا تارق بەڕێوەبەری گشتی پۆلیسی هەرێم، بەڕاستی شیکردنەوەی بابەتەکە زۆر ئاسانتر و زۆر وازەحتر بوو لای ئێمە. پاش گەڕانەوەمان ئێمە لەگەڵ بەشی یاسا کۆبوونەوەیەکمان کرد سەرجەم بەڕێوەبەری قەزاکان و لێپرساوی بنکەکان و هەموو کارمەندانمان تێگەیان بە بابەتی یاسایی ژمارە 2 ساڵی 22 لەگەڵ یا فۆرمی داماڵینی چەک و هەندێک بابەتی زانیاری تر کەلویا بوو پێماندان. پێش ئێمە ئەمە لیژنەکان تەشکیل کرا بوو، دیارە لە هەموو بەشەکانی قەزا و ناحەکان ئێمە لیژنەمان هەیە. لە ناو شاریشا قەزای مەرکەز هەموو بنکەکانی پۆلیس بەشێکماندانەوە کە تایبەتە بە لیژنەی داماڵینی چەک. پاژۆی کە ڕوونمان کردەوە بۆ ئەفسەرەکانمان وانش لە ڕێگان بۆ هاوڵاتیان، دیارە ئێستا خەڵک وردە وردە سەردانی ئەو لیژنانەکەن بۆ تۆمارکردنی چەکەکانیان کە بێمۆڵەتە و لە ماڵەوەیە دایانناوە هەموو ڕووەکەنە ئەو شوێنانە و تۆماریەکەن. بڕیارە گرنگجێکی چاکیە هەم بۆ هاوڵاتیان هەم بۆی کە ڕێژەی تاوانیش کەمە بێتەوە. یەک تۆ گەر چەکێکی بێمۆڵەتت هەبێ لە ماڵەوە
دیارە لە کۆتایی مانجی حوتی ساڵی 2020دا ئەم بڕیارە تەواوە بی تۆمارکردنەکە کە تەواویش بوو یاساکە تۆ ئەو کچەکەی کە هاتە لە ماڵەوە ئەبێ بە چەکێکی قاچاق پاشان مادەی بڕیاری دوی ساڵی 22 لە یاسای هەڵگرتنی چەک بڕگەیەکی تایە کە ئەڵێ ئەگەر چەکێکی قاچاق دەستی بەستەرا گیرا لەلایەن هێزەکانی ئاسایشی ناوخۆوە کەسی هەڵگر سزا ئەدێ بە ساڵە کەمتر نەبێت لە 3 ساڵی زیاتر نەبێ دواییش غەراماکرێ بە 2 ملیۆن تا 5 ملیۆن دینار ئێستا ئەم بڕیارە بەردەستە تۆ چەکەی خۆ تۆمارکەی لە کۆڵ ئەوە بیتەوە کە تۆ چەکێکی قاچاقت لە ماڵەکە بێ دوای مانگی حەوت ئیجراعاتت لەگەڵاو کرێ بۆیە ئێمە بڕین مایمانەوە بە هەموو هاوڵاتیانی شاری سلێمانیەوانی کە چگاریانێ بە بەردەوام پەیوەندیمان پێوەکەن لە ڕێ مەسج و تەلەفۆنەوە کە ڕێنمایەکانیان پێڵین ڕۆکەنە دەنگ ئەو لیژنانە تا چەکەکانیان تۆمارکەن. شێنپەنجە بەشێکلەوە هەڵمەتانی هێزەکانی ناوخۆ بۆ ڕێگری لە بڵاوبوونەوەی چەک و بوونی چەک بەدەست بەشێک لە خەڵکی بڵاو دەکاتەوە. هێزەکان لە هەموو بەشەکان ئامادە دەکرێن. ڕێنمەی بۆ چۆنێتی و هەڵمەتیان پێدەدرێت دەردەچن و بڵاو دەبنەوە. ئامادە بە وریا لەسەر ڕاست برێکەوە. بڕوایەتی پۆلیسی سلێمانی لێکۆڵینەوەمان کردووە لەسەر ئامارەکانی سەرەتا خۆ کوشتن دواتریش کوشتن ئەوانەی کە ئێمە جیامان کردوێتەوە لە سڵ هەشتای بەچەکە خۆ کوشتنەکانیش و کوشتنەکانیش دیارە کەسێک چەکێکی لە ماڵەوە دایناوە بۆی بەو نیازەی کە بۆ هەر بابەتی هەڵی گرتوێ سەرێکی یەکێک لە ئەندامانی خێزانەکەی تووشی حاڵەتێکی نەفسیە بێ یا تووشی گرفتێگە بێ پەنابا بۆ چەکەکە و خۆی پێکوژێ هەندێک لە ئەوانەی کە بازرگانن لە کاتی مایە پوجبوونە یا زەختێکی زۆری لەسەر بووە کە قەرزاری خەڵک بووە پەنای بردۆتە بەرەو چەکەی کە پێێتی و خۆی کۆتایی بە ژیانی خۆی هێناوە هەندێک لە خوێندکارەکان لە کاتی دەرنەچوونیان لە خوێندنگا و لە تاقیکردنەوەکانە پەنیان برێتە ئەو چەکەی کە براکەی هەیەی یا باوشیەتی لە ماڵەوە خۆیان پێ کوشتووە لە شەڕەکانیش ئەو کەسانەی کە هەڵگری چەکی بێمۆڵەتن بەڕاستی بۆ نمونە دوو کەس شەڕیانە بێ لەسەر دەستشکانەوەی سیارە یا بە هەر جۆرێتر لە بازاڕە ئەوەی کە چەکەکەی پێەیە سەیتەری بەسەر خۆیان نامێنێت چونکە چەکی پێ بە ئالەتی چێزانێک کە بەکاری بێنێ کە بەکاری هێناوە کەسێکی کوشتووە هەر دوای ئەوەی کە دەستگیر کراوە لایەن پۆلیسەوە و پەشیمان بۆ و لەو کارێکە کردوێتی و توێتی من هەڵەبووم کە و چەکەم بەکارێنەوە بۆیە بوونی چەک لە دەستی خەڵکە بە بێ مۆڵەت تاوانە و کارەساتیشی لەکەوێتەوە. ئێستا خۆشببختانە ئەتوانم بڵێم لە سڵانەوەی شاری سلێمانی هاوڵاتیانی شاری سلێمانی هەڵگری چەگنین ئەو ئامارەش کە پێمان لە هەندێک ئاماری تەقەکردنە بێ یا بریندارکردنی خەڵکە بێ بەڕاستی کێشەکان کۆمەڵایەتین و هەندێکیشیان خەڵکی دەرەوەی شاری سلێمانی کە لە سلێمانی ئەم ڕووداوانە بێ ئەمە بە پێی ئامارە و لێکۆڵینانەی کە ئێمە کردومانە سلێمانی شارێکی ئارامە ئەتوانم بڵێم هێزەکانی ئێمە و ئاسایش بەردەوام لە ئەرکین توانیمانە ئەو ئارامی کە هەیە بە ئەرک و مادوبوونی خۆوان بەردەوامی پێبین نەهێڵین هیچ تاوانێکی کوشتن یا بریندارکردنی خەڵک بە چەک بمێن. ئەوان بە چڕی چاودێریەوە کەسانە دەکەن کە لە یاسا بە دەرن و لێپێچینەوە لەو کەسانەش دەکەن کە چەک هەڵدەگرن بەمبستی کۆنتترۆلکردن یان سنووردارکردنی و دیاردەیە هێزەکانی پۆلیسی سلێمانی بە شەو ڕۆژ هەڵمەتی دەست بە سەرداگرتنی چەکی بێمۆڵەت ئەنجام دەدەن.
دەست دەکەن بە پشکنین و لێپێچینەوە لەو شۆفێرانەی کە گومانیان لێ دەکەن. بەرز گیان باشیت مۆڵەت هیچەکی پێیە؟ گەرە با بڕۆن لە کاتی پشکنین دیمەنێکی نامۆ لە هاوڵاتیەک دەبێنرێت. هێزەکانی پۆلیس دەیوەستێن و ئۆتۆمبیلەکە دەپشکنن. لە ئەنجامدا چەند پارچە چەکێک دەدۆزنەوە. خاوەنەکەی قۆڵ بەست دەکەن. باش کاکە بۆست دابەز نەخوارەوە دابەز نەخوارەوەن دابەزە کاکە بێ زەحمەت هیچ هەیەکی ترتان پێ بێزگە لەمە تەفتیشێکی ناو سیارەکە بکەن کاک. وەرە بۆ لای من هیچ هەیە شتێکتان پێ هەیە مەمنوع هیچ چۆنە بێ ئیجازە دەبێ بسوڕێتەوە چەکیان پێە مۆڵەتیە و چەکە هیچ تەفتیشێکیان بکە کاکە. بیامەن بۆ مەرکەز نزیکترین مەرکەز زێرەوە باشە؟ ئەو هەیەشیان پێ بووە کە لە بچیکە بیخەر ناو سیارەکەەوە دوو عەدەد بیبا بۆ نزیکترین مەرکەز لای خۆمان بیا تەسلیمیانکە. ئەو سارێژی ئەوانە بیبەن تەسلیمیکەن. دوای شیکردنەوەی ئەو بڕیاری داماڵینی چەکە بۆ هاوڵاتیان بەڕاستی پێم وتی سەرەتا پەیوەندیمان پێوەکەن بەردەوام خەڵکە ئەم بڕیارە چۆنە بچینە کوێ فۆرمەکە لەکوێ ئەوانەمان بۆ شی کردوونەتەوە. ئامانجەکەش بەڕاستی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی ناوخۆ کارێکیان کردووە کە خەڵک سوودمەند بێ لەوەی کە شەکەکەی تۆمارکە نەک لەوەی کە بە قاچاق بهێڵێتەوە. تۆ تامانگی حەوت چەکەکە تۆمارەکەیت بەبێەوەی بچی ڕسومات بێ ئێساگە تۆ مۆڵەتێک دەربێنی بۆ چەکەکەت ئەبێ بچی ڕسومات بێ ئەوەی هەندی جرات هەیە بچی بیکەی ئەمە لیژنە توبیەوە ئاسایشە سەردانی کە ئەمە پۆلیسە هەندێ بابەتی ترەکە لە ڕێنمایەکان فەرز کراوە کە تۆ مۆڵەتی چەک دەرکەی بەمانە بکەی تۆ ئێستا کە چەکە تۆمارەکەی تا نهایەتی مانگی حەوت چەکەکە تۆمارە و فۆرم دێنی و هیچ ئاتێک و هیچ پارێکیش دەفع ناکەی بۆ ئەم فۆرمە. دوای ئەوە ژەگە تۆ لە کۆتایی مانگی حوتا هەر بڕیارە نایچەکە کە تۆمارکەیت ئەوە ئەو کاتە تۆ بێ بە تەمای سزا و گرتن و غەرامە و لێپێچینی و یاسایبی بۆیە خەڵک لەوە تێگەشتووە کە تۆماری کا باشترە و لەوەی نەک تۆماری نەکە. بۆ یەکەم جارە شوێن پەنج دوای بڕیاری وەزارەتی ناوخۆ بۆ چوونی هاوڵاتیان بۆ تۆمارکردنی چەکەکانیان لە بنکەکانی پۆلیس دیمەنی پابندبوونی هاوڵاتیان لە شاری سلێمانی بۆ ناونووسکردنی چەکەکانیان نیشان دەدەین. شوێن پەنجە لەم بەرنامە هەموو ئەو پرسیارانی هاوڵاتیان کە ڕابوون وەڵام دەداتەوە کە چۆن دەچن بۆ بنکەکان و ڕێکارەکانی ناونووسکردنیان لە بنکەکە چییە. هێرێکێک لەو بنکانی پۆلیسە لە شاری سلێمانی کە هاوڵاتیان سەردانی دەکەن و چەکەکان ڕادەست دەکەن
بۆ تۆمارکردن و ناونووسکردن دواتر چەکەکان لە هەمان کات وەردەگرنەوە تاو کاتەی بۆیان دیاری کراوە بۆ مۆڵەت پێدان. ئێمە تەوزیحی تەواومان ناوە بە هاوڵاتیان ئەو کەسانی کە چەکیان هەیە لە ماڵەوە پێمانتون چەکەکانیش نێنن ئەمە فەرمانی وەزارەتی ناوخۆی تەنها جۆری چەکەکە لەگەڵ ژمارەی چەکەکە چەند عیتادیشی هەیە چەند فیشەکی هەیە و چیتری هەیە ئەمانەیەنێتە بۆ لای لیژنەی داماڵینی چەکەکە فۆرمۆکی بۆ پڕەکرێتەوە دیارە پەنجەمۆری ئەو کەسە خۆی لەسەر نووسێ و زانیاری تەواوی لەسەر خۆی لێوەرەگیرێ ئەو کاتە ئەو چەکەی ئەی تۆمارە و هیچ مەترسێکی لەسەر نییە کە دووسبەی لە هەڵمەتێکا بگیرێ یا بەدەستخۆیەوە بگیرێ کە ئەمە چەکێکی یاسایی و تۆمار کراوە لە لای حکوومەت و چەکی قاچاق نییە. قەزا و ناحەکانیش هەموو قەزا و ناحەیە کە بنکەیەکی پۆلیسی تیا ئەتوان ئەو کەسانە ئەو هاوڵاتیانە هەر کەسە بە پێی سنووری خۆی بۆی من لە بڵین لە سەی سایق دانیشتوم ئەچمە بنکەی پۆلیسی سەید سادق ژماری چەکەکەمە بەم تۆمارە کرێ و ئەو کاتە ئەوان ڕێنمایان لایە کە چۆن هاوڵاتیان بێن و سەردانیان بکەن و چ ڕۆژێکە و کە بەردەوام ئەو شوێنە کراوە یعنی هەش ڕۆژێ تۆ بچی ئەدا ڕۆژی هەینی نەبێ لە یەکشەمە بۆ پێنجشەمە ئەو لیژنانە بەردەوام من بۆ تۆمارکردنی ئەو چەکانی کە هاوڵاتیانی بن ئیسفادەیەکەکەی کە تۆ چەکەکە تۆمار کردو و پسوڵەیەکت پێیە بەڵام ئەگە دووسبەی ئەو فۆرمەت پێ نەبێ چەکەکەت پێ بگیرێت چەکێکی قاچاقەوەی جات لەگەڵاکرێ حکمی ژەبی لەسەری بەڵام کە تۆ فەرمەکەت هەبوو نەئیجرعاتی لەگەڵاکرێ و چێکی تۆماری شەو لای حکومەت تۆمار کرا و خۆشت دڵنیای لەوەی کەیتر ئەگەر هەڵمەتێ ببێ یا چەکەکەت دەست هێزەکانی پۆلیسکەوە دەست ئاسایشکەوە تۆ فۆرمت پێ تا مانگی حوت کە ئەمە ئەم چەکەت چەکێکی بەمۆڵەتە تا کۆتایی ئەو بڕیارێکێت بەڵام پێت نەبێ سزاکە شمول دەکاو تووشی سزادانی ژەبێت و غەرامی مالی ژەبێ بێت چەکەکەشت دەستی بەسەراگیرێ چاکتر وایە تۆماریکەیت. زانایەکی هەنی باس لە هەوڵ و هەنگاوەکانی حکوومەت دەکات کە چی بکرێت بۆ ئەوەی ئەو کێشە و دیاردەیە نەمێنێت و تاوان کەم بکرێتەوە. ئەم بابەتە خۆی بابەتێکی باشە دەستخۆشیەکەین کە لەوەی بتوانن کۆنتترۆلی ئەو حاڵاتە بکەن تەنها بە وتارێکی مامۆستا لە میبەرە ڕۆڵێکی وای نابێت ئەمە پێویستی بە دانیشتن هەیە پلالێ لەگەڵ وەزارەتەکانی زانایانیش و قافیش و ناوخۆش و وەزارەتەکانی تریش دانیشتین بە هەمومان پلانێک دابنین کاری لەسەرکەین پێویستی بەرزەمان هەیە هەموو حاڵەتێکی ئینسان کە هەیەی شریعەتی ئیسلامی حلێکی بۆ خۆی بۆداناوە بۆ لەبەر ئەوەی چونکە مرۆڤ پێمانەڵێت تۆ سەرەتای تێگەاندەکە پێ دەڵێت تۆ لەکە لە ژیانێت تەنها خۆت نیت تۆ خەڵکی ترن و تۆ بەقەدەر ئەندازەی ژیانی خۆت بۆت هەیە مارەسەی ژیانکەی بۆت نییە لەوەی کە پێویستی ژیانی خۆتە بۆی کە بۆ ڕەواکراوە دەرچی ئەگە دەرچوی لەو سنوورە سزاد هەیە هەموو ئەو سزانە لە شریعەتی ئیسلامیە دیاری کراون سزاکانمان هەیە کە پێڵن تاوانی کەبیرە ئەمانە ژمێرراون و بە ژمارە پێڵێ و تاوانەکەشی و گومەناهەکەشی و سزاکەشی پێڵێ کە سزای دنیایی و سزای قیامەتی هەیە سزا دنیایەکەی قەزا و دادگا جێبەجێەکە سزا قیامەتەکەشی خدا خۆی جێبەجێەکە ئەمە یەک دوو هەمیان بابەتێکی تری لەوە گەرنگترمان هەیە ئەو شتانی کە لە ئیسلامە پێوتێ گوناه و جەرائیم و تاوان شتێک جەرائیمی درەجە دوومان هەیە پلە دوو کە ئەمانە نابنە حدود بەڵام دەبنە گوناه و تاوان ئەمە سزاکانیان هەم سزای قیامەتی هەیە سزای دنیای هەیە لە هەمان کاتە لەگەڵ بوونی ئەم هەموو ڕێکارە پەروەردەیی کە ئیسلام هەیەی لەلا ڕێکاری دادگاشی هەیە ڕۆڵی قەزاش و ڕۆڵی دادگاش بەهێزە بێ بۆی بتوانێت جەریمەکانی ئینسان کەم کاتەوە. سەبارەت بە سزای یاسای و کەسانی چەکەڵ دەگرن یان وەک هەڕەشە بەکاری دێن و تاوانی پێنجام دەدەن پارێزەرێک لە شاری سلێمانی دەبینین و سزاکان دەخاتە ڕۆ کە هەندێک لەو سزایانەوا دەکات تا ئەبەت تاوانبار لە زیندان ژیان بەسەر ببات. ئێمە یاسایەکمان هەیە بە ناوی یاسای چەک ژمارە 16 ساڵی 1993 کە لەم یاسایە ئەوەمان تێدەگەیەنێت هەر تاوانێک کاتێک ئەنجام بدرێت ئالەتی بەکار هاتووتیایدا چەک بێت کاتێک تۆ فیشەکێک ئەتەقێنی قەرار وا بێ کە بۆ کوشتنی ئەم کەسە بەکارت تێنابێت دەبێتە شروع لە قەتلە کاتێک شروع لە قەتلیشا سزاکی دووبارە زیاتر ئەبێتەوە لە 15 ساڵەوە دەست پێەکە حەسەب حاڵەتێک لە سوڵتەی تەقدیری حاکمەکەدایە جا ئەگەر کەسەکە حتا سکاڵاش بکشێنێتەوە کە ئەمە زۆر گرنگە زانیاری هەبێ خەڵک لەسەری ئەگەر سکاڵاکەش بکشێنێتەوە پەراوێکی تایبەتی بۆکەنەوە ئەیش پەراوی چەکە
واتە پەڕایەکمان هەیە بۆەوەی کە لەسەر ینی حتا لێشی خۆش بێ ئەم پەراوی کۆتایی پێنایە جگە لەمێکە حەقی عامیش هەیە. و جیاوازیەکی ئۆتۆ دروست ناکە لە مەسائیلیەوەی مۆڵەتی هەبێیان بێمۆڵت بێ چەکی بێمۆڵەت زاکەی 1 ساڵ بۆ 5 ساڵە بەڵام ئەگەر کەسێک مۆڵەتی هەبێ تەنها ئەکرێت بڵم جیاوازیەکەی لەوەیە کە دواتر لە دوای چارەسەربوونی حاڵەتەکەی ئەکرێت چەکەکەی بۆ بگەڕێنرێتەوە کە کێن ئەوانەی ئەتوانن چەک هەڵبگرن ئەو کەسەیە کە 18 ساڵی تەواو کردووە و داوای مۆڵەت ئەکا هۆکارێکی هەیە بۆ نمونە ئەوێ پارێزگاری لە خۆی بکا بۆ نمونە بازرگانێکە ئەوێت پارێزگاری لە ماڵ و سەروەت و سامانی خۆی کەواتە هۆکارێکە بێ دەبێت تقریرێکی توبی مصدقی هەبێ کە لە ڕووی دەرونیەوەم شخصە تەواوە هیچ مەشاکیلێکی نییە و پێشتر تاوانی ئەنجام نەدابێ و کۆمەڵی هۆکاری تریشەیە کە باس کراون بە وردی بەم جۆرە دەتوانێت بەڵام خەمی هەموو کەسانی کە یاساین و هەر تاکێکی کۆمەلگاش بێت خەممان لەوەیە کە هێشتا ئەمانەوێ بنبڕی حاڵەتەکە بکەین دەبێتە هۆکاری کەمکردنەوەی بەڵام ئایا دەبێتە هۆکاری بنبڕکردنی کە ئەمە زەحمەتە و کاری زیاتری دەوێت. شوێن پەنجە لە درێژی بە دەداچووندا ڕای چەند هاوڵاتێکی شاری سلێمانی سەبارەت بەو بڕیار و ڕێکارانی وەزارەتی ناوخۆ وەردەگرێت. پێویستە هەمومان بە دەستگاکانی ڕاگەیاندنی کوردیەوە ڕۆشنبیران قوتابخانەکان زاکۆ پەیمانەکان و نووسەر و شاعیر و چینی نوخبە و تێگەشت و ئەرکی سەرشانیانە کە کۆمەلگاوە شیار بکەنەوە ئەم کەلتور و ئەقڵە توندڕەوەی کە شەڕە یەک لە دوایەکەکان لەلا شعوری تاکی کوردیا چاندویەتی ئەبێ چینی نوخبە و ڕۆشنبیر ئەم کەلتورە بگۆڕێ کەلتورێک گۆڕانکاری تیا بکە بە ئاقارێکی باشتر کەلتوری ئاشتیخوازی و پێکەوەژیان کەلتوری یەکلایکردنەوەی کێشەکان لە ڕێی یاسا و دادگاوە نەک لە ڕێگەی زەبری جەستەیی ڕق و کینە و تۆڵە و تۆڵەسەندنەوە کە کۆتایی پێنات بەردەوام تەشەناسن. من کابرایکی ڕۆشنبیر بم تۆ کابرایکی شاعیر بیت ئەتوانی بە قەڵم دژی چەکبوەسی نەخێر دەستی حکومت خۆش بێ بۆ ئەو قەرارەی هیوادارم پڕ بە پێستەکەی بتوانێت جێبەجێکە و قانونەکەس تا سەرێسقان من لەگەڵیام. باپی ئاماری گشتی بەڕێوەبەتی پۆلیسی سلێمانی بۆ ساڵی 2022 نزیکەی 9303 پەڕاوی لێکۆڵینەوە بۆ گشت تاوانە جۆرە و جۆرەکان تۆمار کراوە لەو ژمارە 8410 تاوان ئاشکرا کراون. حاڵەتی کوشتن 41 تاوانی کوشتن بووە بەڵام لە ساڵی 2021 61 حاڵەتی کوشتن هەبووە کە دوای بڕیاری حکوومەتی هەرێم 20 حاڵەتی کوشتن کەمی کردووە. نزیکەی 78 حاڵەتی تەقەکردن هەبووە 68 تۆمەتباریش بە بەکارهێنانی چەک دەستگیر کراون. ئەم ڕێژەیەش لە ساڵی 2022 دوای بڕیاری حکوومەت بۆ بنبڕکردن و داماڵینی چەک لە دەست هاوڵاتیان کەمی کردووە بە جۆرێک لە ساڵی 2021 95 حاڵەتی تەقەکردن هەبووە. شوێن پەنجە ئامانجی ڕێگریە لە هەر تاوانێک پێش ئەنجامدانی بۆەوەی ڕێژەی کوشتن و تاوانەکان کەم بکرێتەوە دەبێت پەنا بۆ یاسا ببین بۆیە ئاساوارە خراپە نەهێڵین پێویستە چەک نەکەینە دۆست و هاوڕێی خۆمان بەڵکو وشەی یاسا و دەرگای بنکەکانی پۆلیس و دادگاکان بکەین بە ڕێگە چارەی کێشەکانمان.